بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. حکمەتی بوونی بەڵاو موسیبەت لە ژیانی مرۆڤدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. پێغەمبەری مەزن صلی الله علیه وسلم دەفەرمێت سرم لە کاری موسڵمان سوڕ دەمێنێت، چونکە هەر شتێکی توش دەبێت لە دنیادا بۆی دەبێتە خێر و چاکە و پاداشتی قیامەتی، تەنانەت ئەگەر بەهۆی نەزانی خۆشیەوە دڕکێک بچێک بە پێیدا یا لە ڕێڕۆشتنیدا تووشی پێهەڵخلیسکان و کەوتن ببێ. لە ڕوانگەی ئەم فەرمودەی پەیامبەری بەڕێزەوە صلی الله علیه وسلم دەگەینە ئەو دەرەنجامەی کە موسڵمان تەنها لە عیبادەت و پەرستشەکانیدا پاداشتی بۆ نانووسرێت، بەڵکو لە تەواوی بوارەکانی ژیانیدا بە ماندووبوون و نان پەیداکردن و بەڵاو موسیبەت و لە دەستدانی دۆستانیشیدا پاداشتێکی فرەمەزن و گەورەی بۆ هەیە، بەمەرجێک ئارامگر و ڕازی بێت بە بەشی خوای گەورە. پێغەمبەرانی خوددا بەگشتی و پەیامبەری ئیسلام صلی الله علیه وسلم بە تایبەتتر پشکی شێریان بەرکەوتووە لە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و تین و تەوژم و فشاری جاهلیەتدا. بە جۆرێک پەیامبەری ئیسلام سەلامی خودای لێبێ بە درێژایی 23 ساڵی پەیامبەرەتیەکەی هەر لە عەزیەت و ناڕەحەتی و کێشەدا ژیاوە. خات و فاتیمەی کچیشی لە ئانووساتی سەرەمەرگی باوکیدا کاتێک دەبینێ باوکی زۆر لە عەزیەت و ئازاری سەرەمەرگدایە، هاوار دەکات باوکە ڕۆ بۆ ئەم موسیبەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لەم ڕۆ بەدواوە باوکت هیچ بەڵاو موسیبەتێکی لەسەر نامێنێت و دەگەڕێتەوە بۆ ژێر ڕەحم و بەزەیی خوای گەورە. بینەرانی بەڕێز، لەم بەرنامەیەدا باز لە حکمەتی بوونی بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکان لە ژیانی مرۆڤدا دەکەین. بزانین حکمت چییە کە مرۆڤی موسڵمان، مرۆڤ بە شێوەیەکی گشتی و مرۆڤی موسڵمان بە تایبەتتر تووشی بەڵاو میحنەت و ناڕەحەتی دەبێت لە ژیانی دنیایدا، و چۆن بتوانێت خۆگر و ئارامگر و بە سەبر بێت لە بەرامبەر ناڕەحەتیەکانی ڕۆژگاردا. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یوسف حسێن بانگخوازی ئیسلامیم کردووە و پاش ناوبڕێک دێمەوە لاتان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا گیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باسوخواز. دەستان خۆش بێ بێ بن. زۆر سپاس. مامۆستا دەکرێت لە سەرتادا پێمان بڵێ بەڵا چییە، بەڵاو موسیبەت چییە و بە چ شتێک دەگوترێ بەڵاو موسیبەت؟ دەستان خۆش بێ، تەوەرێکی باشتان هەڵبژاردووە، تەوەرەیەکی شە بە حەقەت پێویستە کات هەموو کەس هەڵوێستەیەکی لاوارەوە وەرگرێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه وموالاه. ڕاستی ئەگەر سێری ئینسان، سێری ژیانی ئینسان کەین بەگشتی، بەدەر نییە لەوەی کە ئەوانەی کە بەسەری دێت هەر هەمووی یاخود ئەوەیە کە خۆشیە، و حەدیثی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام جەنابەت باست کرد، یا خۆشیە یان ناخۆشیە، بەڵام هەردووکیشان بە معنای ئیبتیلا، بە معنای تاقیکردنەوە، بە معنای ئەوە هاتووە کە جەنابەت باست کرد. بەڵام ئینسانەکان بەر لەوەی کە بچینە سەر پێناسەی ئیبتیلا و تاقیکردنەوە، ئینسانەکان بەگشتی کە خوای گەورە بە دوو تەوەجه، بە دوو گرۆه ناوی ناون موسڵمان و غێرە موسڵمان، هەردووکیان تووشی ئەو بەڵاو موسیبەتانە بن، بەڵام لە شخصێکەوە بۆ شخصێک دەگۆڕێ. بەڵام ئیبتیلا تەمان کەلیمەیەکی عەرەبیە، مادی کە لێی پێکاتووە با و لام واوە کە خۆی لە ئەسڵا بەلوایە یاخود بەلایە، کە لای کوردی خۆمان پێن بەڵا، بەڵام ئەم بەڵایە معنایەوە ناکەیتر ناڕەحەتی، بەس ناڕەحەتی موسیبەت، نە، خۆی لە ئەسڵا بە معنای ئەلئیختیبارە. ئیختیبار یعنی تاقیکردنەوە. تاقیکردنەوە بە هەردوو بابەتەکەیە بێت، بە باری ئیجابی باری سلبیشە هەرە بێت تاقیکردنەوە. تەمان ئێمە ئیبتیلاشمان هەیە و فیتنەشمان هەیە، چونکە خوای گەورە فەرمێ لە ئایەتەکە فەرمێ وەنەبلووکم بالشەری وەلخەیری فتنە. طبعا هەردووکیان ئەگەر بوردی کەیتەوە هەردووکیان یەکمان ناگەێنێ، ئەویش کە پێوترێ ئیبتیلا بە معنای ئیختیبار. ئیختیباریش بە هەردووکیان وەکو ئیشارەتم بکرد بە چاکە
تاقیە کریتەوە بە خراپەش تاقیە کرد و چۆن ئینسان لە ئەچێتە ناو تاقیکردنەوە یاخود ئەچێتە ناو قاعی ئیمتیحاناتەوە هەردوو پرسیارەکەی بۆ دێتەوە پرسیاری خۆشیشی بۆ دێتەوە پرسیاری ناخۆشیشی بۆ دێتەوە بۆیە ئینسان لە هەردوو بابەتەکەی ئەوەیە فیتنەش لە ئەسڵە هەر بە معنای ئیبتیلا و ئیختیبارە بەڵام فیتنە لە زمانی عەرەبیە واتە ئەوەی کە ئینسان مادەیەک بسووتێنێ بۆی کە ساخەکەی و پاخەکەی دەرچێت ئیفتینان ئێستا ئەگەر ئاڵتون ئەسووتێنرێ پێوترێ فیتنە ئێمە بە شێوەیەکی گشتی زیاتر لەم بەرنامەیە هەوڵە دەین ئەو لایەنەی باس بکەین کە بەڵاو موسیبەت واتە ناڕەحەتی و تنگانە و نەبوونی و لە دەستدانی خۆشەویستان بۆ مرۆڤ بۆی زیاتر کاتی بەرنامەکەمان بەشی هەموو هین بکە و پرسیارانی کە دامان ناوە مامۆستا ئایا بەڵا هاتنی بەڵاو موسیبەت یان ناڕەحەتی کات و هۆکارێکی دیاریکراوی بۆ هەیە کە دێتە سەر مرۆڤ یان چۆن چۆنیە هۆکار چییە کە بۆ مرۆڤ تووشی ئەم ناڕەحەتی و تنگانەیە دەبێت دەست خۆش بێ بەر لەوەی کە ئێمە بینە سەر ئەو بابەتە بێ بزانین ئایا ئێمەی ئینسان کە هاتوینەتە سەرزەوی بۆچی هاتوین بۆی لەم دنیاە بژین یا دنیایەک ترمان هەیە زۆر گرنگە لەم معنایە طبعا ئیسلام فەلسفەی ئیسلام ئەو گرنگەکەی لەوەیە سێ پرسیاری زۆر گرنگ هەیە جوابیاتەوە کە فەلسفەکانی تر جوابی نایەت و من ئەینە ئیلا ئەینە وەلیماذا لەکوێوە بۆ کوێ و بۆچی تۆ بۆچی هاتوویت بۆ کوێژە چیت ئەمە زۆر گرنگە ئەگەر ئینسان حاڵی بوو بۆ کوێ ئەچێ ئەو ساکە ئەزانێ ئەم بابەتانی کە بەسەریادا چییە تۆ کە هاتوویتە ئەم دنیاە بۆ نەهاتووی بژیت بۆ هاتووی بمریت بۆ هاتوویت بچیتە ژیانێکی ترۆ کە پێوترێ بەهەشت یاخوا نەخواسە دۆزەخ ذاتی ئینسان خوای گەورە کە دروستی کردو بۆیە کە بچێتە بەهەشتەوە دەی کە چوونە بەهەشتەوە واتە تۆ کەوابێ لە ناو قاعەیەکایت کە لە ناو قاعەیت پێویستە بە ئیمتیحانە ئەم ئیمتیحانە ڕاستە بۆ خوای گەورە پێویستی بە ئیمتیحان نییە بەڵام بۆش کە پێویستە تۆ ئینسانەکان لێ خۆی حاڵی بێ لە خۆی حاڵی بێ کە بۆچی بە کەڵکی بەهەشت نایە لە خۆی حاڵی بێ بۆچی بەرەو دۆزەخ ڕۆشتووە ئەم تاقیکردنەوەنە کات و سادک و کات و سات و ئان لەو دەقەوە کە لەدایک بوویت لەو دەقەوە کە لەدایک بوویت هەتا ئەو دەقەی کە وەفاتەکەیت لە ناو تاقیکردنەوەییت بۆ یەکابێ کات و سات بڵێ وڵا کاتێکی هەیە ساتێکی هەیە بەڵام ئەگەر ئینسان گەیشتە حەدی ئیماندار گەیشتە ئەوەی کە خواخۆشی بوێ ئەوسا خوای گەورە کەناڵی بۆ داناوە مەحەتەی بۆ داناوە بۆی کە حاڵیکە بۆی ئەگەر لەسەر ڕێگایە یاخود لەسەر ڕاستە شەقام لایدا بیهێنێتەوە سەر ڕێگای ڕاست هەرچەند تاقیکردنەوەی پێغەمبەران حکمەتەکەی جیاوازە تاقیکردنەوەی ئینسانی موسڵمان حکمەتەکەی جیاوازە تاقیکردنەوەی ئینسانی کافریش حکمەتەکەی جیاوازە مامۆستا جیاوازی ئەم سێ حاڵەتە هی پەیامبەران و بانگبەرانی خوددا لەگەڵ موسڵمان و لەگەڵ خەڵکێکی نامولتەزیم یا خەڵکێکی ناموسڵمان لە چیدایە وە جۆری بەڵاو موسیبەتەکان چۆن چۆنیە من ویستم ئەوە بیخێنە دوایی بە جەناوت پرسیارەکەت هێنایە پێشەوە ئەتوانین باسیکەین ئەگەر سیرکەین وکو ئیشارەتت پێکرد پێغەمبەران کوڕیان مردووە پێغەمبەران تووشی ناڕەحەتی بوون لە هەموو کەس زیاتر پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام لە تایف چی بەسەر ناو ئەگەر سەیری هەموو ژیانی ئینسانکەیت ئەو حاڵەتی بەسەرا نهاتوو ئەمە معنای چی بە هەمان شێوە موسڵمانیش ئەوەی بەسەرادێ وەکو ئیشارەتم کافریش بەسەریادێ یعنی کەوا بە یەکسانین ئێمە لە ژیانە یەکسانین بۆ ئیختیبارانە بە هەمان شێوە ئینسانی ئیماندار تووشی ئەوە ئەبێ کە پارۆپولی هەبێ ئینسانێکی بێباوەڕیش ئەوەی کە پارۆپولی هەبێ نەخەر پێغەمبەران ئەگەنە ئاستی دەسەڵات وەکو چەند پێغەمبەرێکمان بینی کە ئاستی دەسەڵات ئایا ئەمەش چییە زانایان زۆر جوان باسییان کردووە بۆ پێغەمبەران ئەمە کەشفە یعنی چی کەشف یعنی ئاشکراکردن ئەبێ پێغەمبەران دەرکەون کە لە ئینسانەکان جیاوازن کەشف یعنی چی پێغەمبەر بە نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ چوو بۆ تایف ئەو هەموو حاڵەتی بەسەرا هاو نەوەڵات تۆ بێنە بەر چاوی خۆ دەگەر لە ڕێگایەکە لە شوێنێکە دوو مناڵ هاهوە هاتوهود لێ بکا بزانە چۆن ئەگەڕێیتەوە لەواچێ لێشیان بیت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو خەڵکە شێت و مناڵ بەربارانیان کرد دوای چی بوو هەڵوێستەکەی مەلایکەتی بە شاخەکان هاتووتی ئەگەر ئیجازەم بەیت ئەم دوو شاخە یەک ئەهێنمەوە ئەبێ کەشفی ڕەحمی پێغەمبەری خوا دەرکەوێت
نەخێر فەرمووی من بۆ نەهاتووم نەخێر من ئومێد دەکەم ئینشەڵا لە پشتی ئەمانە کۆمەڵە ئینسانە دەرچن کە ئیماندار بن ئەمە کەشفی ڕەحمەتی خوایە ئەی کەشفی عەدلی پێغەمبەران چۆن دەرکەوێ ئەی کەشفی سەخاوەتی پێغەمبەران دەرکەوێ کابرایەک ئەعرابیەک هاو پشتەملی پێغەمبەری خوا تەمان عەبایەکی عەلەیهی سەڵات وەسەلام عەبایەکی زۆر زبری لە بەشانەوە بۆ کە ڕای کێشاوە ئەمەی سوور کردوتەوە ئەنجا وتوتی ئادی لەو پارەی کە خوا پێیاوی بمەرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زەردەخەنەیەکی گرتووە دەور و پشتەکەی خەریب بوو لێی بەن یاخود شتێکی مەکەن دوایی وتی وەڵاهی من هەموو سیفەتەکانی تۆ بۆ ڕوون بۆتەوە بەس ئەم سیفەتی نەرمونیان و حلم بۆ دەرنەکەوتبوو کە ئەگەر پێغەمبەران بێن نەرمونیان و بە حلم بن ئەوەشم بۆ دەرکەوت ئەمە کەشفەوە پێغەمبەران ئەی بۆ ئیمانداران چییە؟ بۆ ئیمانداران زانان ئەڵەن دەفع لەگەڵ ڕەفع دەفع یعنی چی؟ هەموو کات ئینسان ئیمانی لە شوێنی خۆیانیە جاری وایە ئیمانە تۆزێکە کاتەوەی کە نوێژەکان مەزبوط ناکەی نەخێر ناچی بۆ جەماعەت نەخێر بابەتێکی ئاواهی خوای گەورە تووشی تاقیکردنەوەیەک دەکات تووشی حاڵەتێک دەکات تووش نەخۆشیەک دەکات کەمە نمونە زۆرە ناکرێت سام نمونانە بێنینەوە نمونە زۆرە ئەمە کە ئەگەیتە ئەو ڕادەیە کە ئەم حاڵەتت بەسەرابێ ئەو ئیبتیلایەت بەسەرابێ دەفعێکە بەرەو بۆی کە وەلای خوای گەورە بڕۆی خوزانایان ئەڵێن خوای گەورە بۆ ئیماندار یا ئەوتا بە سەریعی ئەبێ ڕاکەی بۆی یا وا لێکا بێ سەریع بی وەلای خوا خوای گەورە بۆ دەفع پاشان ڕەفعیش ئەی ئینسانی ئیماندار چۆن بتوانێ سەرکەوێ بە پلە بەرزەکانە بەڵێ مامۆستا گەزانین بەڵاو ناڕەحەتی و موسیبەت لە ژیانی ئیماندار و مسلمانانە بۆ منە دەبێتەوەی پاگبوونەوەی لە گوناهەکانیان و سەبر و ئارامگریەکیشیان پێ بەخشێ بەڵام حکمت چییە کە بۆ بەشێک لە کافران وەکو جەنابە دەڵێ ئەوانیش لە کاتێکا خوا ناناسن و باوەڕیان بە پەیامەکانی نیە بەڵام ئەوانیش تووشی بەڵاو ناڕەحەتیە بن دەست خۆش بێ ئەویش زانایان ئەڵەن بۆ ڕەدعە ڕەدع یعنی چی؟ ڕەدع یعنی هەژاندن بۆ هەژاندن یانە زۆر خەڵکی بێباوەڕ هەیە کە هەژان خوای گەورە هەژانوێتی حاڵی کردووە کە تۆ لەسەر ڕێگایەکی خەڵەت و سەقەتی جایە ئەوەتە من خەڵکی من خزمی خۆم خەڵکی خۆم خەڵکێک زۆر ئەناسم کابرا لە کاتێکە کە شەڕی ئێران عێراق بوو کە تۆپ ئەها بۆ سلەیمانی هەموو مزگەوتەکان پڕ بوون لە نوێ شوێن بەس کە دوایی تۆپەکە نائەما تۆپ و شتوانە هەموو یەگەڕانەوە چنەوە دواوە ڕەدعە بۆچی بۆی برای کافر ئەم ڕەدعە بەشکم ئەحساوە لە حاڵیکە کە تۆ لە ژیانە پێویستت بۆیە کە تۆ بگەڕێتەوە بەلای خوای گەورە یان بۆیە کە زیاتر بەرەو هاویە بڕۆن بەرەو زیاتری خراپەکاری بڕۆن چکە زۆر جار هەیە کابرا کە تووشی موسیبەتێکە بێت منافقان و کەم بڵێن ئیمانی لاواز و یاخود بێ باوەڕان کە تووشی بەڵاو میحنەتێکە بن ئەگەنە قیمەی تاوان و قیمەی خراپەکان بەڵاو موسیبەت و ناڕەحەتی تەنها لە کاتی گوناه و سەرپێچی خوای گەورەدا دێتە خوارەوە بۆ مرۆڤ یان پەیوەندی بە کاتەوە نییە نا متوان بۆ یەکێکی تر بۆ ڕەفعە ڕەفع یعنی چی بۆ بەرزکردنەوەی پلە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثێکی فەرمێ جاری وایە ئینسانی ئیماندار خوای گەورە پلەیەکی بەرزی بۆ دانێ لە باشتە بەکردەوەکانی ناگات خوای گەورە 20 زاد نەخۆشیەخە یعنی خۆ نەبێ نەخۆشی یاخود مناڵ مردن و کوشاردن پێغەمبەران عەلەیهیمۇ سەڵات وەسەلام گەورەترین ناڕەحەتیان بەسەرا هاتووە بەڵام بەم حاڵەتەیە پیاوچاکان بۆچیە بۆ ڕەفع یەکێک لە هۆکارەکان بۆ بەرزکردنەوەی پلەیانە بۆی کە پلەی ئەم ئیماندارە بگاتە ئاستێک کە شایانی ئەو پلەیە کە خوای گەورە بۆی داناوە بۆیە بۆ ڕەفع ئیواتە بۆ ئەوەیە ئەجنا خۆگەر پیاوچاکان ئیبن تەیمیە بەو سەرەتانە مردۆ کە ئێستا باوە بڕۆ عوثەیمین تووشی سەرەتان بووە نەخێر ئەم قاریئەکانەوەی کە خەریکە قورئان خوێندن بوون بە تایبەتی مەنشاوی تووشی سەرەتانی قوڕک بووە ئەمانە هۆکارەکەی چییە بۆ ڕەفعە بۆی کە حەدیثێک بیزاد نازان بەدای سەحەتەکەی چەنەیە کە خوای گەورە فەرمێ ئەم ئینسانە من تا بە هەموو ناڕەحەتێکانە ئەیبم ناڕەحەتی مناڵ مردن ناڕەحەتی بێپارەی ناڕەحەتی ئەو بابەتانە هەتا ئەگاتە لای من وەکو ئەو ڕۆژەی لێ هاتوتۆ کە لەدایک بووە هەرچەند ئیبتیلا بەس بەوەش نییە جاری وایە بە پارە خوای گەورە تاقیەکاتەوە بە پارە تاقیەکاتەوە وای لێ دێت کە ئەو خەڵکە یعنی خەڵکانێک ئەبیسرێ و ئەبینرێ
بە ملیارەها دۆلاریان خسۆت ناو خزمەت گوزاریەوە دێ ئەم ئینسانە هەتا ئەمرێ یاخود مزگەوتێکی دروست کردووە یا مەکتەبێکی دروست کردووە یا پردێکی دروست کردووە هەتا ئەو دقی ئەمە ئەمێنێ ئەجر و پاداش و ڕەفعی ئەو ئینسانە بەرزە بێتەوە بەلای خوای گەورە و پلەی بەرزە بێتەوە. بەڵێ مامەسا کە باز لە بەڵاو موسیبەت دەکرێت تا ڕادەیە پێیوەست دەکرێتەوە بە ئاسمانەوە گوایە ئەم بەڵاو موسیبەتە لە ئاسمانەوە دێتە خوارەوە ئایا تەنها لە ئاسمانەوە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و تاقیکردنەوە دێتە خوارەوە بۆ بەندەکانی خۆیان پەیوەندی بە شتی تریشەوە هەیە؟ خۆیەوە دوو ئەو پرسیارە دوو جەمسەری هەیە. یەکەم علمی خوا لەگەڵ قودرەتی خوای گەورە و یاخود ئەقداری خوای گەورە لەگەڵ ئەو بابەتانی کە بەسەر ئینسانەکانە دێ ئەم دوانە دووشتی لێک جیاوازن. علم و ئیحاطەی علمی خوای گەورە بابەتێکە کە ئەبێ ئینسان بزانێ هیچ شتێک بەبێ علمی خوای گەورە نابێت، هیچ شتێک بەبێ ئیرادەی خوای گەورە نابێت، هیچ شتێک خوای گەورە کافەرمێ ئینا کول شەیئین خەلەقناه بقەدەر ئەمە هەمووی تەقدیرە. بەڵام ئایا ئەم بابەتەی تریش کە دێتە خوارەوە من جای گوتیشمانەمە هەندێک جار هەیە بۆ دەفعە دەفع یانیشی بۆ پاڵنانە سستیەک لاوازیەک تێبینیەک هەڵەیەک ڕووی داوە وەکو شەڕی حونەین وەکو شەڕی ئوحود أولما أصابتكم مصيبة قد أصبتم مثليها قلتم أنى هذا قل هو من عند أنفسكم ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. کابێ نەخێر زۆر جار هەیە ئەو بابەتانی کە پێی ئەوترێت تاقی کردنەوە بۆیەکە بۆ سندرێت چکەم وەکو ئیشارەتە پێگەن هەندێ محەتات هەیە خوای گەورە ئینسانی ئیمانداری ئەوەستێنێ وەکو شتێکی تر هەیە هەر بۆی جەناوت بیزانیت ئینسان ژیانی خوای گەورە کە بۆی داناوە بۆ ژیان بڕێکردنە بەس تەشبیهی کەین بە سەیارە بۆ نمونە سەیارە هەر خۆی لە خۆی یعنی مایەسیر ئەوێ بڕوە بەڵام شەریکەکە ئیستۆپی بۆ داناوە زۆر جار هەیە ئەو تاقیکردنەوەنە ئیستۆپە خوای گەورە ئیستۆپێکت پێگرە لە بۆستە ئالێرای پێویستە بە چاکردن و گۆڕانکاریە محەتاتی هەیە بۆ خوای گەورە محەتاتی هەیە بۆ ئیمانداران چەند محەتەیەک هەیە ئەیوەستێنێت بۆی کە بێتە. بەڵێ مامەسا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ سەبرگرتن لە سەدمەی یەکەمایە لەو کاتەیە کە بۆمە لە حاڵەتێکە تووشی ئەو ناڕەحەتیە بووم ئینسانی مسلمان یا مرۆڤ چۆن بۆ نمونە خۆی لەگەڵ ڕوودا و پێژاتەکانە بگونجێنێ و وەکو ئەڵێ سنووری خوا نەبەزێنێ و ڕەزامەندی خوا لە دەست نادا. پرسیارێکی جوانە بەڵام ئینسان ئەگەر هاتە دنیاوە و زانی بۆ ئەم دنیاە ناژی و بۆ دنیایەکی کە پێ ئەوترێ بەهەشت و پێویستی بە باجدانە ئەمە یەکەم مەرحەلەیە یەکەم خوتوەیە بۆی کە بزانی تۆ ئەم ئینسانە لەمایە ئەمە یەک دوو خوای گەورە فەرمێکی لە سوورەی تەبارەکە ئەفەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم کەوا بێ ئێمە بە ئەمە حاڵیە بین بە علم زۆر گرنگە ئینسان کە پێوترێ علم یعنی زانیاری زۆر گرنگە لەسەر فەلسەفەی ژیانی خۆت کە علمت بوو ئەزانی خوای گەورە تاقی دەکاتەوە کە علمت بوو ئەزانی خوای گەورە جاری وایە تۆ کە هەڵەیەکت کردووە نەخێر ئینسانی ئیماندار ئەوەندە لەگەڵ خوای گەورەیە ئەگەر زانیاری لەگەڵ خوای گەورەیە و ئەوەن زانیاری تەواوی هەیە بە خوای گەورە و لەگەڵ خوای گەورەیە تێکەڵاو بێ ئەوەندە قەناعەتی وایە ئەگەر هەڵەیەکی کرد ئەزانێ خوای گەورە پێنوێنێ لە کاکە ئەم هەڵەیەت کردووە ئەمە مقابلەکە. بەڵام مامۆستا بە شێوەیەکی گشتی کاتێک دایکێک جگەرگۆشەکەی لەدەستەدا کاتێک پیاوێک سیارەکەی لەدەستەدا سەیرەکەی لەو حاڵەتە بۆ نمونە سنوور ئەبەزێنێ یان ئاگای لەم جۆری فەرمودانە نییە. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئیبراهیمی کوڕی کۆچی دوایی دەکا ئەفەرمێ چاوەکان پڕ فرمێزگە بن و دڵەکانیش خەمبارە بن بەڵام شتێک ناڵێن ڕەزامەندی خوامان لەدەست بدە بەڵام خۆمە بۆ خەڵکە عامەکە لەوە چێ خەڵک نەتوانێت خۆی کۆنتترۆل بکە لەوە چێ شتێک بڵێ جێی ڕەزامەندی خوا نەبێ و زۆر ناشکوری ژەکا بەتابەت لە یەکەم جارە کە دایکێک جگەر کۆشەکەی لەدەستدا چۆن ئەم دایکە وا بکا کە بەسەر خۆیدا زاڵ بێ وە سنوورەکانی خوای گەورەش نەبەزێنێ بە قسە و ڕەفتارەکان یا بە خۆڕنین و قژ ڕنینەکانی. دەست خۆش بێ من وتم خوای گەورە چەند کەناڵێکی بۆ داناوی ئێستا ئێمە ئەم بەرنامەیەکی هەمانە ئەم بەرنامەی پێویستەکە پێی بوترێت بەرنمەیەکی هیدایەت بەرنمەیەکی ڕێنوێنی کاری خوای گەورە ئینسانی ڕێنوێنی کردووە خوای گەورە کە عەقڵی بە ئینسان داوە پێویستەکات بە بەردەوام
بکۆڵێتەوە بزانێت چۆن چۆنیە. ئەنجا گەورەترین ئیشارەتمێکە دەفع پاڵنەر بۆی کە ئینسان بتوانێت خۆی زەبط کات علمە. دوایی سەبرە. سەبر ینی بۆ نمونە هەر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی مەشهەدێکمان بۆکە کە ئینسانێکە کوڕەکەی مردووە. دوای ئەوەی کە ئەم حاڵەتە دروزەوی مەلایکەتەکان ئەچن بۆ لای خوای گەورە پێیان ئەفەرمێ چیتان کرد بڵێ دەی ئەو مناڵەمان فلانە کەس بڵێن ڕۆحیمان کێشە ئەفەرمێ ینی ئێوە پارچە جگەرەکەتان لێتان کردەوە و ئینداکرد ئەڵێ بڵێ ئەڵێ چی کرد؟ ئەوان ژەڵەن سوپاسی تۆی کرد و گەڕایەوە وەلای تۆ. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون کە ئەمە ئایەتە. ئەفەرمێ ینی هەر ئەوەندەی وت ئەڵێن بەڵێ دەڵێ بڕۆم یەک خانووی بۆ دروستکەن لە ناو بەهەشتا پێی بوترێ بەیت الحەمد. کەوا بێ ئێمە بزانین کە بەوە بۆ هەشت دروست کراوین. ئێمە بزانین ئەبێ علممان بە ژیانی دنیا هەبێت چییە. ئێمە بزانین سەبرمان ئەجر و پاداشتی چەنەیە ئەبێ ئەمانە تەحەموڵکەین. وەکو جەنابەت فەرمووت ئاواهی بوو بەڵام ئافرەتێکیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەیزانی کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام گریا زۆرە گریا بەسەر گۆڕێکە نەزانراوە مێردی بووە مناڵی بووە هەر کەسێ بوو بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات تەبیعەتی وایە بۆ هەر کەسێکی بینی بێت ئامۆژگاری کردووە. وەکو ئیشارەتم پێکرد ئێمە محەڵەیەک یەکێک لە کەناڵەکانی ئەوەی کە ئێمە بتوانین خۆمان ڕاستکەینەوە هیدایەتە. قورئانە، حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، وتاری سەر مینبەرە، قسەی زانایانە. ینی تۆ ئەو هەموو خەڵکاچێتە مزگەوتەوە ئەبێ ئەوەندە حاڵی ببێ کە سەبر یعنی چی؟ دەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەوینی عەلەیکی لەسەر خۆ بە ئیتر ئەمە موسیبەتەوە هاتوتە پێشەوە. ئافرەتە وتی ئیلەیکە عنی بڕۆ وازم لێ بێنێ فئینەکە لەم توصیب مصیبەتی تۆ ئەم مصیبەتی منە بەسەرا ناتۆ نازانی چ ناڕەحەتە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی ئەدەبەوە لە هەموو کەسێ بە ئەدەبتر بوو هیچی نەوت ڕۆیشت. دوای ئەوەی لە دەور و پشتی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی دایکت ڕۆڵە ڕۆ بۆ بکە خۆ پێغەمبەری خوا بوو چۆن ناوە جواب بدایەوە. تەمەن کەزانی بەپەلە ڕۆیشت بۆ لای و ئیعتیزاری هێنەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بنەمایەکی وەکو جەنابەت دەفەرمێ بنەمایەکی زۆر گرنگی بۆ داناین کە ئێمە ئەبێ وابین. فەرمووی ئینەمە الصەبر عند صدمة الأولى. صدمە یەکەم ئەبێ ئەو بزانین. ئەنجا زانان قسەیەکی زۆر جوانیان هەیە ئەڵێن وەراء كل محنة منحة. ئەبێ ئەو بزانیت. زانانی ترڵێن مطمئین بە خوای گەورە هەرچی لێ سەنیتەوە هەرچێکت لە دەست چوو خوای گەورە پێدەداتەوە بەڵام لە زەمانێکی ترە بە شێوازێکی تر. مامۆستا هێندێک تاقیکردنەوە هەن بۆ ماوەین بۆ نمونە وەک نەخۆشی و هەژاری و زیندان و وەکو نەخۆشیەک تووشی مرۆڤێ هەندێکشیان کتوپڕی و لە دەست دەرچوون وەکو لە دەستدانی سەروەت و سامان ئیفلاسکردن یا لە دەستدانی منداڵێک. مرۆڤ چۆن تەعامل لەگەڵ ئەم دوو حاڵەتا بکەوە چۆن خەم و ئازاری ئەم دوو بەڵام موسیبەتە لە خۆی دوور بخاتەوە. ئێمە کە باسەکەین حەزەکەین چیرۆکان هەمووی چیرۆکی پێغەمبەران بێ عەلەیهیمۇ الصەڵاتو وەسەلام. پێغەمبەری یەکێک لە پێغەمبەران کە پێوترێ ئەیوب کە هەن ناونراوە بە سەبری ئەیوب کە خوای گەورە هەموو شتێکی لێسەنەوە بە زمانی ئێستا ئیفلاسی کرد بە زمانی ئێستا لە ناو کۆمەلگای ئیتر منبوس بوو بەڵام غەیری سەبر و تەحەموڵ شتێکی تری نەکرد. آخر جار زاناڵن ئەو نەخۆشیە گەشتووە زمانی خەریب و ینی زمانیشی لەوە بکەوێت کە زیکرکە یەک کشتی وت فەرمی ئینی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمين. إني مسني الضر وأنت أرحم الراحمين. خوای گەورەش لە ئاەتێکی ترە کە ئەفەرمێ وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. تعبیرێکی زۆر بەقوتە ئینا لله ئێمەی خوین کابێ تۆ ئەوەی کە هەتە ئەوەی کە لە دەستایە ئەوەی کە لە دەستشتانە هەری خوای ئینا لله وإنا إليه راجعون. ئێمە هەل بۆ خوای لای خواژە گەڕێنەوە ئەوەی کە هەتە بە ئیخوای بزانە ئەوەی کە هەتە بە ئەوەی بزانە کە خوای گەورە مینحەیەکی پێداویت تووشی ناڕەحەتی ناوی. بەڵام ئێمە نە بە ئیخوای ئەزانین ئەمە یەکەم
دووش نەشەرعی خوای تێجە جێبەجێەکەین، سێ نەواش ئەەکەین خوا ڕەحممان پێ بکات لەگەڵ ئەو بابەتەیە، بۆیە مطمئین بە خوای گەورە ئەوەی کە خۆی بە ئیماندارەزانێ هەرچەند بێ ئیمانەکانیش تووشی ئەم حاڵەتە نابن. بڕۆ ئەوروپا لە ساڵەکانی 2000 بوو هەنی هەموو بانکەکان ئیفلاسیان کرد، خۆمە کابراوە نەبێ بڵێ وڵا ئیماندارە، نە ئیفلاس بە پێی بنەمایەکە کە تۆ ئەگەر ئاوانەکەیت بۆ قاعیدەیە نەڕۆیت نابێت، یاخود مەسەلەی سیارە هەر بابەتێکی تر هەر شتێک لە دەستتدا ئەوە بزانە خوای گەورە ئەمەی کە لە دەستی داویت ئاوا بۆ تۆ باشترە، کە ئەگەڕێتەوە بۆ قەدەر زانایان ئەڵێن هەر کاتێک ئەگەر قەدەر کەشف بێت، قەدەر مەکشوف بێ لای ئینسانەکان، هەر ئەو هەڵەبژێری کە خوای گەورە بۆی داناویت. بۆیە ئەبێ ئێمە وەکو ئیشارەتم پێکرد قەنەعەتمان وابێ ئێمە لەم دنیای مؤقەتی. ئەو ئاەتە چ ئاماژەیتە عەسا ئەن تەکڕەئوا شەیئەن وهوە خەیر لەکم، بۆ نمونە شتێکەوە ئەمڕۆ بەدەستان ناکەوێ یام خوای گەورە پێتان نادا بەڵام خێری پاشە ڕۆژیتانی تایە، بەڵام شتێک ئەمڕۆ ئەتانداتێ و شەڕی ڕابردووی تایە یام داهاتوو، ئەمە چ ئاماژەیەکی تایە بۆەوەی مرۆڤ لە کاتی بەڵام موسیبەتە ئارامگر بێ، دەستت خۆش بێ خۆیەوە. وعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سياق آياتك بابتك تراي بلام زاناع العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب. عبرة بفراواني أو كأيجريته إنك بوم بستك آياتك هاتو تخاروا. خوي أما دوش دقيني يكم معناه أوني إنسان جهد نكاو كوشش نكاو دابنيشه. ئەوە بۆی جەناب ئینسان بیزانێ جوهد و کۆشش بابەتێکە کە تۆ ئەبێ بیکەیت، چۆن قوتابی ئەبێ هەوڵ و ماندووبوونی خۆی تەواو بە ئەنجا چێتە ئیمتیحانەوە، کە چۆ ئیمتیحانەوە بابەتێکی ترە. ئەمە جوهد و ماندووبوون و تێکۆشینی خۆت ئیلاقی نییە بەسەر ئەم بابەتەوە، بەڵام کە خوای گەورە پێت نادا لە شوێنی ترا فەرمێ چی؟ لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم. كباسي تحقيق النواكات باسي أواكا ونبلوكم بالشر والخير فتنة وإلينا ترجعون. كخواي قرأ فرمي إيما با نارحتي بالشر والخير بچاكا تاقيتانا كينوا دوهي أقرينه ولا إيما بو لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم. أما بنماي كاري إنسانة نبويك لدس الدعوة بيتاقد بيت، نبويك خواي قرأ بيدا بيت دل خوش وفريح بيت، وكو شون قارون كبيان ود لا تفرح. وطبعا لا تفرح يعني شيء لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم، أو إفراح زانا يعني بويك خوتان بقورة نقرن متكبر نبن بقورة قرتن يعني شيء يعني تو وابزانيد شاخوجوي زياتر اللي الرواوة كخواي قورة باري بياويت أم كسش كخواي قورة بينياوة إترم إنسانا لا يخواي قورة برز وتقدير نية تقدير لا يخواي قورة ببارو بولو دولة من بصر سامان نية كخواي قورة بياواني خوافن رب أشعث أغبر مدفوع على الباب لو أقسم على الله لأبره. كاب أماني كخلق بي أنازي أو كخلق بي أنازي بابتك نية كإنسان وابزانيت كلا دستي دا خواي قورا توشي خواي قورا رقي ليتي يا خواي قورا بيدا خواي قورا خوشي بي. أما قاعدة نية وبس أم نقطة دست خوي ما مسا جناب أماجد بوكر كبيغمبراني خوا بتايبد همويان تووشی ناڕەحەتی و چەرمەسەریەکی زۆر بوون. ئایا تەقوا و چاکەکاری مرۆڤ هۆکارە بۆ هاتنی بەڵام موسیبەت بۆ سەر ئەم مرۆڤە یان نە؟ خۆی معنایەوە نییە ئینسان ئەگەر ئیمان تەڵەن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینسانەکان بەقەدەر ئیمانەکانیان تاقی ئەکرێنەوە. ئەگەر بیهێنن و تەقریبی بکەین ئینسانەکانیش لە مەکتەبی شەهر وایە تەلەبەی ئیبتیدایی بەقەدەر خۆی امتحانەکرێت تاقیەکرێتەوە، ئەوەی کە لە متەوەستەیە بەقەدەر خۆی و ئەوەی ماستەرە بەقەدەر خۆی تاقیەکرێتەوە، دکتۆراش لە ئاستی خۆیان تاقیەکرێتەوە. کابێ تاقیکردنەوەکان بەڵێ لە شێوازەکان لە ساتەکان قەدەری ئیمانەکە ئەیگۆڕێ، قەدەری ئیمانەکە ئەی کاتە ئەوەی کە ئەوەیە، بەڵام قەدەری ئیمانەکە معنایەوە نی ئینسان وابزانەیە کایتر بەخوا نابێ من زۆر ئیماندارم نەک زۆر تاقی بکرێمەوە زۆر ناڕەحەت بم.
ئەووانە ئەو بۆ جەناتان بیزانن حەسەب ئیمان تاقی ئەکریتەوە خوای گەورە خۆی چاکەزانێت تۆ بەقەدەر جەنیت ئەی بۆ خوای گەورە لە کۆتایی سوورەی بەقەرەیە دعامان فێرەکە ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به خۆ زۆر گرنگە عمەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێککە تووشی میحنە دەبوو تووشی تاقیکردنەوە بەڵایەکە بوو سێ جارەی الحەمدولله 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 لێیان پرسی ئیمان بۆچی سێ جار لێ الحەمدولله وتی ئەڵێ و الحەمدولله کە لە دینمانە بوو تۆ ببیت لەوە بکەیتەوە هەر موسیبەتێک دێتە خوارەوە ئەگەر لە دین تا بۆ چیت کردایە ئەگەر وار لێ هاتایە کە نوێژەکانە نەکردایە و بەرەو بێدینی بڕۆشتای چیت کردایە الحەمدوللای دووەمیش ئەی خۆیان سوپاس بۆ تۆ کە گەورەتر نەبوو هەر میحنەتێک دێتە سەر تۆ گەورەتری هەیە ئەمە دوو الحەمدوللای سێم ئەی من الحەمدوللاکەم کە خوای گەورە ئیجازەی دام سوپاسی بکەم الحەمدوللای بکەم لەسەر الحەمدوللا الحەمدوللاکەم کەوا بێ بە خەڵکان یعنی بزانن معنایەوە نیە تۆ بترسی لەوەی کە ئیمانت زیاد بێت بۆی کە تاقی نەکریتەوە نە بۆیە ئیشارەتمان پێکرد تاقیکردنەوە میحنەتەکان هەر هەمووی بە یەک قیاس و ئەکرێ بەڵام دەرەجەکان جیاوازن پلەکان جیاوازن ئاستەکان جیاوازن لەو بابەتێ بەڵێ مامەسا بەڵام موسیبەت وەکو لە گوتەکەی ئیمامی عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئاماژەت پێکرد بەڵام موسیبەت هاتن بۆ دین یا بەڵام موسیبەت ڕوودان لە دیندا مانای چیە ینی چ بەڵام موسیبەتێ ڕوو ئەکاتە دین و وەکو ئەڵێ بیر و باوەڕی موسڵمان دەست خۆش بێت تەمان ئەمە گەورەترین بەڵایە گەورەترین موسیبەتە بۆیە سەرۆمان ڕۆحم بە قوربانی بێ هەموو کادەی و اللهم لا تجعل مصيبتنا في ديننا خوایە موسیبەتەکەمان نەخێتە ناو دینەکەمانەوە موسیبەت لە دینە واتە تۆ ئەو دینەی کە تۆ بۆتە قەڵغان بۆ تۆ بۆتە پرد بۆی کە بگەیتەوە ئەو شوێنەی کە لێی دەرچویت باوکە ئادەم لێی دەرچووە بۆتە ئەوەی کە هەموو ژیان تڕێکخا یعنی تۆ وەکو ئەوایە سیارەیەک کەتەلۆکێکی هەبێ کەتەلۆکەت لێون بێ دینیش کەتەلۆکی ژیانی ئینسانە ئەم کەتەلۆکەت لێون بوویتە سەر لێشەوێ بۆیە گەورەترین بەڵاو میحنەت و موسیبەت ئەوەیە کە ئینسان لە دینیا بێت چی یعنی چی یعنی تۆ وا لێ بێ خوا نەخواسە شک جاری وایە تۆکو و شارتم بکرد بۆ ئافرەتە جارێک کە تووشی میحنەتێکە بیت شکت لەخوا ئەبێت العیاذ بالله یا ناشکری ئەەکەی شکت وال کەتەوان کە شکت بوو لەخوا العیاذ بالله خوای گەورە وازانی کە عەدلی لەگەڵا نەکردویت کە عەدلی لەگەڵا نەکردویت ناشکریەکەی و ئافرەتەوتی ئیلەیکە عنی نەخێر جاری وایە تۆ ئەگەیتە ڕادەیەک کە من يعني خەڵکم بینیوە بەتایبەتی لە کاتی کۆڕاوەکەیە يعني العياذ بالله وتي من هات قناعات ما هرخوا نبي اگر خوا ابو ابوشي امام ليها تو چی له هاتو لچاو مصیبتی ترا راسك ورويكي ناراحت بو بەڵام تۆ نەگەیشتە ئەو ڕادەیە کە تۆ میحنەتەوە سەر بێ ئەمانە هەر هەمووی تێکدانی ئیمان قۆناغەکانی وای لێ دێت کە تۆ سەبر ناگریت تەحمل ناکەیت ئەگاتە ئەو ڕادەی کە ئەگەیتە ئەو حەدەی کە ئینسان خوا نەخواسە جار وایە بێدینی جەبێت ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە ئێمە هەموو شتێکمان هەر هەموو شتێکمان ئاسان بێ بەوەی کە بزانین ئێمە ئیخواین کارەکانیش ئیخوانە ئیخوایە و هەموو شتەکانی خوایە خوا لە دەستی ئەدات خوا لێمانە سەنێتەوە خوای گەورەش پێمانەدا گەورەترین موسیبەت ئەوەیە کە ئینسان لە دینیە خەلەلی تێکەوێت و لە دینیە بەرەو هاویە بڕۆ بەرەو خراپتر بڕۆچکە هەموو موسیبەتەکانی تر دوایە و زۆر زۆر قورس و ناڕەحەتە. بەڵێ مامۆستا لە کوردەواریە قسەیەک هەیە لە کاتی بوونی بەڵام موسیبەتە وەکو سەرخۆشیەک لە خاوەن قەزیەکە ئەڵێن خوا خراپتر نەدا ئایا ئەم قسەیەکی جوانیانی کەواتە لەم موسیبەتەی کە هاتووە خراپتریش هەیە خۆی وەکو قسەی ئیمامی عومەر وتی جا زۆر گرنگە الحەمدولای دووەم ئەو بوو کە خوایە الحەمدولا کە گەورەتر نەبوو کوردەواریە و قسەی کە ئەیکات ئەسڵی قەزەکەی مەبەست نییە کە خراپە ئەمە خوا خراپتر نەیە تاوان بەنسبەتەوە خراپە کوشتن کوڕمردن ماڵوێرانی سوتاندن هەمووی خراپەیە ئەمە خراپە چکە بەلا خەیر و شەڕیشی هەیە کە دەی شەڕ یعنی خراپە یعنی شتێک کە بۆ تۆ بە حسابی خۆت خراپە معنایەوە نێ خراپە مەنی بە حسابی خۆت خۆ تۆ ئەگەر پارەیەکت پێ بێت و خوای گەورە لە دەستت بسەنێتەوە بە حسابی خۆت و بە حسابی ئوموری دنیای خراپە ئەمانش کە ئەمە بە خراپە زانکان خوا خراپتر نەیە معناکەی من والله ئەعلەم ئەوەیە کە خوای گەورە ڕەحم کا موسیبەتی گەورەترت بەسەر نەیەنێ
مصیبەتی گەورەترت بەسەر نێنێ چکە زۆر جارەیە بە نوکتە و بۆ بابەتی گەڕێتانی کابراکە شتێکی بەسەر هاتووتی تیکاکە گیان توێنەخوا خراپتە نەجات بێ لەمە خراپتر هەیە هەر زۆری پێ نەچووە خوای گەورە پێی سەلمانۆ کە لەوە خراپتر هەیە لەوە خراپتر هەیە خراپتر بەمانای ئەوەی کە بەڵایەکە میحنەتێکی ناڕەحەتە خوای گەورە ناڕەحەتی ترت بەسەرانەهێنێ من والله ئەعلەم مەبەستی کوردەواری ئەم بابەتەیەکە ئیمامی عومەر دووەم جار حەمدی دووەمی بۆەوە کرد کە الحەمدەکە گەورەتر نەبووە بەڵێ ماوەسا بە شێوەیەکی گشتی تێگەشتین کە بوونی بەڵاو موسیبەت بۆ پاکبوونەوەی مرۆڤ و نەمانی گوناهەکانیەتی و زیادکردنی پاداشتی قیامەتیەتی بەس پێم خۆشە بە شێوەیەکی گشتی بزانم سوودەکانی بوونی بەڵاو موسیبەت لە ژیانی مرۆڤدا هەم بۆ دنیای و هەم بۆ قیامەتی چین و کامانن مرۆڤ لە بوونی بەڵاو موسیبەت یا هاتنی بەڵاو موسیبەت بەسەریا تووشی چه سوود و قازانجێک دەبێت بۆ هەردوو دنیاکەی بەحقەت زۆر شتی تایە زۆر بابەتەکان یاخود ئەو ئیسفادانی کە ئێمە لێ وەرەگرین ناکرێ هەمووی باسکەین بەڵام کۆمەڵی بابەتی عام بازەکەین یەکەم بەهێزبوونی ئەم ئینسانێ ئەمە لە دنیایە لە دنیای ئینسان بەهێزەکە چونکە هەردووکو زانایان هەر میحنەتێک هەر موسیبەتێک هات بەسەرتا و نەی ڕۆخانی بە قوت دەکەن بە قوتکردنی ئینسانە فێربوونی حکمت و کاربەجەییە حکمت و کاربەجەیی بڕۆ خەڵکانی کە تەمەنی زۆریان برێتە سەر هەرکە قساکەن حکمەتی لێبارێ چکە ئەم میحنەت و بەڵانەن بەسەرە هاتووە بڕۆ نمونە کوردەوارەکانی خۆمان ئەو پەندە پێشینانەی خۆمان کە کوردەواری باسی کردووە هەر هەمووی لە شتێکەوە دروست بووە لە بابەتێکەوە دروست بووە لە میحنەتێکەوە دروست بووە کەیشوتە ئەو ڕادەیە ئەمە وتمان حکمت و کاربەجەیی ئینسان فێرەکات دووەم ئەگاتە پلەی ئەوەی کە ئینسان لە ئیمامی شافعیان پرسی باشە ئێمە داوای ئەوە بکەین خوای گەورە بمان کاتە مەسئول و براگەورە و بەرپرس یان تاقیمان کاتەوە وتیجا بۆ کەس هەیە دەسەڵاتی پێ بدرێ و تاقی نەکرێتەوە کاتە بەرپرسیاتی بۆ خۆی گەورەترین تاقیکردنەوەیە بەرپرسیا سیارەتی ئەبێ بە کۆمەڵی تاقیکردنەوەیە بڕوە ئەنجا گاتە بەرپرسیاتی هەر کەسن بەو تاقیکردنەوەیان نەڕوا و لە پڕێ بێ بە کوڕێ مطمئین بە ئیشی سەر ناچێ دیکتاتۆرێکی لێ دەرەچێت ئیشی سەر ناچێ بۆیە ئینسان قاڵ بێتەوە قاو کامەڵە بێت لەوەی کە ئەگەر خوای گەورە تاقیکردنەوەیکی مەسئولیەتی پێدا تووشی زەلە و بەلا ڕێدانە نەڕوە بە حەقەتیش پلە بەرزکردنەوە لە دنیا وەکو ئیشارەت پێکرد لە قیامەتیشە پلەت پێ بەرزە بێتەوە پلە بەرزکردنەوە واتە لە بەهەشتا پلەت بەرزە بێتەوە چۆن لە دنیایە پلەت بەرزە بێتەوە لە قیامەتیشە لای خوای گەورە پلەت بەرزە بێتەوە پاشان ئەگەیتە ئەو ڕادەیە کە لای خوای گەورە مەحبوب بی مەحبوب محەبەتی خوای گەورە بەو بەڵاو تاقیکردنەوەانە وەرەگریت محەبەتی خوای گەورە وا لێ دێت تەوان ئیمانت ڕاستیخێژە بێت پاشانیش بەهەشت حفەتی الجەنەت بالمەکارێ بەهەشت بەو ناڕەحەتیانە دەزەکەوێت ئەگەر خوای گەورە ڕەحمە بکەوە سەبرمان پێ ببەخشێ تەمەن ئەگەیتە پلەی سەبریش کە سەبریش گەورەترین پلەیە ئینەما یوفە الصابرون ئەجرهم بغیری حیساب بەڵێ مامەسا پەیوەندی یام وەکوڵێ هاوسەنگیە یام بەراوردی نێوان قەزا و قەدەر و بەڵاو موسیبەت چییە ئایا هیچ پەیوەندیە لە نێوانیاندا هەیە یانە خۆی ئێمە لە قەضا و قەدەر تۆزێک خەڵەت حاڵی بووین قەضا و قەدەر دوو شەیە قەضا و قەدەر قەضا یعنی بڕیاری خوای گەورە قەدەر یعنی ئەندازەگیری خوای گەورە إنا كل شيء خلقناه بقدر هەموو شتێک ئەندازەگیریە خوای گەورە شتی عەشوایی دروست نەکردووە هەموو شتێک بە ئەندازەگیری ئەو پێ دەرێ قەدەر قەضا واتە ئەو فەرمانانەی کە خوای گەورە پێداوە کە بدێتە خوارەوە کە دروست بووە کە هەیە ئەمە پێوترێ قەضا فەرمانی خوای گەورە بڕیاری خوای گەورە ئەمەیە ئەمە بابەتێکە کە هەموو ژیانی ئینسانی پێوە بەندە یەکێک لەو شتانی کە ئینسانی پێوە بەندە پێوترێ ئیبتیلا هەرچەند خوای گەورە فەرمێ وەنەبلوکم بالشەڕ والخەیری فتنە هەموو شتێک فتنە و بەڵایە یاخود خوای گەورە فەرمێ الذي خلق الموت والحياة جاب زۆر بابەتێکی زۆر گرنگی تایە کە خوای گەورە فەرمێ الموت والحياة بۆچی موتی پێش حیات خستووە موتی پێش حیات خستووە حکمەتی تایە ئەمانە هەر هەمووی
لەژێر قەزا و قەدەری خوای گەورەیە. بەڵام کێ قەزا و قەدەری خوای گەورەی لە بەرچاوە؟ کێ ئەتوانێت تەکەهون ینی بڵێ وەڵا کاکە ئەمە من دیارە لەم قەضایە دیارە خوای گەورە ئەوم بەسەرهێنێ کە ئەوەت بەسەر ناهێنێ خوای گەورە بنەمای بۆ داناویت قاعدەی بۆ داناوی قاعدەی بۆ داناوی تۆ پێویستە کە ئەچیت بۆ سەفەر سیارەکەت بنزینی تیا بێ ڕۆنی مەزبوط بێ ئیستۆپی تەواو بێ هەموو بابەتەکانی تەواو بێ ژیانی تۆش پێویستی بە کۆمەڵی بابەت هەیە کە خۆت ئیستیعداد وەرگری ژیان بۆ معلوماتە ژیان ئیسراحەت نییە بۆ ئیسراحەتی نییە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و فەرمی ئیتر لەم ڕۆبەدۆ ناڕەحەتی نابینیت بەسەر باوکتە تۆ نابینی زان و ئەبزانێ بۆ ئیسراحەت هاتووتە دنیا بۆ ئیسراحەت نەهاتوویت چاو لێک بنیت و وەڵام من ئیسراحەت دەکەم هەمووی میحنەت و ناڕەحەت و ئیبتیلایە خەوەکەشت ئیبتیلایە حەزەکەم بزانی خەوەکەت کە ئینسان خەوێ ئیبتیلایە بێ ئاگای لە خۆی بێ بزانێت چۆن نەخەوێ بزانێت پێش خەوتن چی ئەڵیت دوای خەوتن چی ئەڵیت ئەبێ هەمووی بزانی ئیبتیلایە کابێ هەمووی لە قەزا و قەدەری خوای گەورەیە چونکە قەزا و قەدەری خوای گەورەیە ینی ڕێخستنەوەی کاری ئینسانەکان بەپێی ئەو ئالەتی کە خوای گەورە بۆی داناوە کە پێی ئوترێ قەزا و قەدەر. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا ساسم لە فەرمودەیەکدا فەرمێ بە بەشێکی فەرمودەکە فەرمێگە خوای گەورە نیازی خێری بە یەکێک لە بەندەکانی هەبێ بەر لە مردنی تووشی بەڵاو موسیبەتێکیەکە بۆی پاکی بکاتەوە. مسلمانان چۆن سوود لەم دەستەواژە یا چۆن سوود لەم لێبوردنە خواییە وەربگرن و لە کاتی بەڵاو موسیبەتەکانیان تێبگەن کە ئەمە وەکوڵێ ئاگادارکردنەوەیەکەوە پەیامێکی خواییە و دەیەوێت لە کۆتایی تەمەنیا ئەم بەندەیە پاک بکاتەوە. دەستت خۆش بێت تەمەنەوە باسمان کردەوە لە سیاقی بەرنامەکەی بەڵام ئەوش بزانە ئێمە یەکێک لەو کەناڵانە یەکێک لەو محەطانەی کە خوای گەورە ئەمان خاتە ناوی بۆی کە پاکمان کاتەوە ئەم ئیبتیلا ئەم بەڵاو میحنەتانەیە کە بەسەرتا دێ ئەمەش بەچی ئەبێت وەکو ئیشارەتم پێکرد بەو فەلسەفەیە بێت کە تۆ لەسەری پەروەردە بوویت فەلسەفەی ژیان ئەوەیە کە تۆ بگەیتەوە بە بەهەشت فەلسەفەی ژیان ئەوەیە کە خوای بزانی خوای گەورە بۆ تۆ لە خۆت بەڕەحەمترە لە خۆت بەڕەحەمترە یعنی بزانی کە خوای گەورە شتێکی بەسەرا هێنایت ئەوە بزانە ئەمە بۆ ئەوەیە کە تۆی ئینسانی ئیماندار پاکاتەوە تۆی ئینسانی ئیماندار ساخ کاتەوە ئینسانەکانیش باوات تێ نەگەن وەکو ئیشارەتم پێکرد خەڵکێکی ئیمانداری ساخی پاک کە خوای گەورە تاقی ئەکاتەوە لە کۆتایی تەمەنا بە نەخۆشیەک ئەوە بزانە ئەسڵەن ئەبێت تۆ بچی دەستی ماچکەیت بڵێ دوعای خێرم بۆ بکە چونکە دیارە ئەم پیاوە لای خوای گەورە زۆر خۆشەویستە خۆشەویستێکی وا کە ئینشاءڵڵا فیردەوس الئەعلا جێگایەتی چونکە هەموو ئینسانێک بەشی خۆی تووشی تاقیکردنەوە بێت تووشی تاوانە بێ کەسێک نێت تووشی تاوان نەبێ بەڵام کە خوای گەورە لە ئاخر کەناڵی ژیانی خۆتە تووشی ناڕەحەتێکی کردی بەی زاد نەخۆشی کە حەدیثی صحیح لەسەرە کە پێغەمبەری خوا فەرمێ ئینسانی ئیماندار خوای گەورە تووشی نەخۆشی ئەکات بۆی کە پلەی بەرز کاتەوە بیزاد ئەم بابەتە زۆر گرنگە کە ئینسان بێ ئاوا سەیری کات ئەبێ سوپاسی خوای گەورەی لەسەر کات و سەبر بگرێت بۆی کە لەم میحنەتە ڕزگاری بێ ئینشاءڵڵا. بەڵێ مامۆستایان من کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوونە چێکۆ تا پەیامی بەڕێستان لەسەربوونی حیکمەت و بەڵاو موسیبەت لە ژیانی مرۆڤەکاندا بیکەنە کۆ تا پەیامی بەڕێستان دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن وەڵاهی من هەر ئەو ئایەتە کە خوای گەورە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا زانان قسەی جوانیان لەسەرێکی لەوانە ئینسان کە هاتیتە دنیاوە طبعا دیارە لە مردن لە نەبوونەوە لە عەدەمەوە دێتە ناو حەیاتەوە کە هاتیتە حەیاتەوە زۆر ئەگەرت لەبەردەستایە زۆر شتت لەبەردەستە ئەتوانی بیکەیت چاکە ئەتوانی بیکەی خراپە ئەتوانی بیکەی دەوڵەمەند بیت فەقیر بی هەموو شتێکت لەبەردەستایە ینی ئەگەرت زۆر لەبەردەستایە ئەم ئەگەرانە ئەتوانی بەباشی چاکی کەیت بەباشی بەرەو فەراهەمی بێنی و بەرەو باشی بڕۆیت ئەو ئەگەرە ئەو ژیانە تو ئەتوانی وای لێ بکەیت کە بەرەو باش بڕۆیت بەرەو خراپ بڕۆی یعنی ئەگەرت زۆر لەبەردەستایە احتیمالات زۆرە بەڵام کە مردیت دوو احتیمال زیاتر هیچی لەبەردەستانیە یا بەرەو بەهەشتە یا بەرەو دۆزەخە کابێت تو ئەگادار بە ئەسڵ لە کارە کابێ ئەوێ ئینسان بۆ دوای مردنیشکە چونکە ئیختیاری ترت نییە تۆ کە لە ژیانیت ئیختیارە زۆر لەبەردەستایە ئەو ئیختیارانە وا لێ بکە کە ئیسفادەی لەکەی ئیختیاری ئاخرت کە مردی هیچ شتێکی تر لەبەردەستانێ یا مردن بەرەو بەهەشتە یا خوانەخواستە مردن بەرەو دۆزەخە بۆیە
ئەبێ بزانیت ئەم تاقیکردنەوانی کە خی گەورە بۆ توی داناوە هەر هەمووی بۆیەکە دوایی یا بگەی بە بەهشت یان خوانە خۆسە لە قیامەتە هیچ بیانویکە بدەسەوە نمێنیت. زۆر سپاس بۆ خی گەورە مۆفەقتان کاوسەر بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بە خوای گەورە میێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.